بەشداربووانی هێژە سڵاو و ڕێستان ئاراستە دەکەم. پیرۆزبایی لە ناوەندی لێکۆڵینەوەی ڕووداو دەکەم بۆ ڕێخستنی ئەم کۆنفرانسە و بە تایبەتیش کە ئاشتیە سەختەکەی تورکیا ناونیشانەکەیەتی. ئەم ناونیشانە ڕنگدانەوەی ڕاستیەکانە. لە ئەزموونی 40 ساڵەی ڕابردووماندا چەندین جار لە ڕێی ئەزموونی تاڵەوە سەختی ئەگەر و دۆخی بەدی هاتنی ئاشتیمان بینی. ئەم جارەش دەرفەتی ئاشتیمان بە سەختی بەدەستخست، بەڵام بە تەواوی هەستیاری و توانامانەوە هەوڵ دەدەین ئەو دەرفەتە بگەێنین ئەنجام. ئەگەر ئەم پرۆسەیە لە تورکیا سەرکەوێت، چارەنووسی تەواوی ڕۆژهەڵاتی نێوە ڕاست دەگۆڕێت، سەردەمێکی نوێی وەها دەست پێ دەکات کە ژیانێکی دیموکراسی پشت ئەستور بە ئاشتی جێگەی جەنگ و کاولکاریەکان دەگرێتەوە. پێشنیازی من ئەوەیە کورد لەگەڵ ئەو دەوڵەتانە خۆیان بگونجێنن کە دەرفەتی پەیوەندی کۆمەڵگەی دیموکراسیان پێدەدەن. من ئەمە بە یەکخستن لەسەر بنەمای کۆمەڵگەی دیموکراسی پێناسە دەکەم. ئەم پرۆسەی کە ئێمە بەڕێوەی دەبین بەم بنەمایە دەبەستمەوە و پێشم وایە سەرکەوتوش دەبێت. بەڕای من پەیوەندی نێوان کوردانیش پێویستە هەر لەسەر بنەمای یەکێتی دیموکراسیانە بێت. بانگەواز لە تەواوی کوردان دەکەم بۆ ئەوەی لە زەوینەیەکی دیموکراسیدا کۆ ببنەوە و یەک بگرن. بەو هیوایم کۆنفرانسەکەتان بە سەرکەوتووی بەڕێوە بچێت و لە ناخی دڵمەوە سڵاو و ڕێستان پێشکەش دەکەم. عەبدوڵڵا ئۆجەلان، دوورگەی ئیمرالی.